ئێستاکە لە کۆتاییدایە، بەڵام هۆی پێکنهێنانی تا ئێستاکە گەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکێک لەوانە نەبوونی ئیرادەیەکی بەهێزی دەسەڵات و حکوومەت بۆ پارێزگابوونی هەڵەبجە، پاشتر ئەو هۆکارە سیاسی و دارایانەی کە سەرەپا هەرێمی کوردستانی گرتووەتەوە، دواتر بەستنەوەی پارێزگای هەڵەبجە بە سلێمانیەوە وەک پاکێجێک، ئەمەش هۆکارێکی سەرەکی بوو. دواتر ڕێگنەکەوتنی لایەنەکان لە نێوان خۆیاندا هەر جارە و لایەنێک ئەبەوە هۆکار بۆ کارانەبوونی پارێزگاکە و بە تایبەتی ئەنجومەنەکە. لە سەرەتادا ڕێکەوتنیەک هەبوو وەکو لایەنەکانی هەڵەبجە وەکو خۆیان ئامادە بوون کە ئەم پارێزگایە زوو پێک بهێنن، بەڵام ئێرادەی هەندێک لە لایەنەکان وا نەخواست، بەگوێی لایەنەکانی هەڵەبجەیان نەکرد، بۆیە لە چەند ڕێکەوتنیەکە پاشگەز بوونەوە ئەوانەی کە لە دەسەڵاتە هەن. بە تایبەتی لە سەرەتاوە و کوتمان بەستنەوەی پارێزگای هەڵەبجە بە سلێمانیەوە هۆکارێکی سەرەکی بوو کە پێک نەهێت بەوەی کە پارتی داوای قایمقامی هەڵەبجەی دەکرد. لە سەرەتادا ڕازی بوون، بەس دواتر لەم بڕیارە پەشیمان بوونەوە. پاشان بڕیارێکیاندا لایەنەکان کۆبوونەوە کەوا هەر یەک لەو 5 لایەنە 4 کورسی هەبێت. لەوەش دواتر پەشیمان بوونەوە لایەنەکان هەندێکیان. ئەمە بووە هۆی ئەوەی کەوا پارتی بەشداری نەکات لە پارێزگاکەدا، هەمووکو ئیدارە هەمووکو ئەنجومەنەکە. ئەمەش ماوەیەک ئەستەنگی دروست کرد لە ڕێی ئەنجومەنەکەدا. پاشان لایەنەکان خۆیان پێک هاتن بەبێ پارتی لەسەر دەنگەکانی سیوەکی 4 2014 لەسەر ئەو دەنگانە کەوا هەر لایەنێک چەندی بەردەکەوێت، بەو شێوە کورسیەکانیان بەش کرد. ئەمەش یەک دوو لایەن ئامادە نەبوون ئەم ناوانە ڕادستی پارێزگا بکەن لەبەر ئەوەی کەوا لەسەر ئەو ڕێکەوتنەی کە پێشووتر لەسەر ڕێکەوت بوون کەوا ئەمە بە پاکێجێک بنێرێت لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکانی پارێزگای هەڵەبجە کە 13 بەڕێوەبەر بوون لەگەڵ ئەنجومەنەکەدا پێکەوە. زۆر باشە مامۆستادەمەوەم پێ بڵێ ئاستەنگەکان گرفتەکان لە بەردەم کارانەکردنی ئەنجومەنەکە سیاسین یان یاسایی؟ بەڵێ بە تەئکید سیاسین هیچی یاسایی نییە، چونکە پەرلەمانی کوردستان لە 5 دوای 2014دا یاسای بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەرکرد. ئەوە بە یاسای کرا، بەڵام بەهۆی وەکوتم ئەو قەیرانە سیاسی کە لایەنەکان پاشان نەبوونی ئەو ئیرادە بەهێزە کە ئەم هەڵەبجە ببێتە پارێزگا کە لەلایەن دەسەڵاتەوە بە تایبەتی هەردوو لایانی دەسەڵات کە لە پارتی و یەکێتی نیشتمانی خۆی دەبینێتەوە. ئەوانە هۆکار بوون ئەگەر ئیرادەیان هەبوایە بە تەئکید ئەنجومەنەکە کارا دەبوو. بەڵێ زۆر باشە. باس لەوە دەکرێت ئێوە وەکو بەهۆی ئەوەی لایەنێکی سیاسی ناوی کاندیدەکانی پێشکەش نەکردەوە بۆی وەزارەتی ناوخۆ ناوەکان پەسەند ناکا، تەنها لایەنێک پێشکەشی نەکردووە یان چەند لایەنێک ناوەکانیان پێشکەش نەکردووە؟ ئەو لایەنێک کە کاندیدەکانی پێشکەش نەکردووە چێیە؟ بەڵێ وەکوتمان هۆکارێکیش لە هۆکارە سەرەکیەکان ئەمە بوو کە پارتی دیموکراتی کوردستان پاش ئەوەی کە ئەوتی من ڕازی نابم بەو شێوە بەشداریکردن ناوەکانی نەنارد کە ئەوان سێ نوێنەریان دەکەوت لە وەزارەتی ناوخۆ تقریباً 4-5 مانگ ڕاوەستێنرا ئەم بڕیارە چاوەڕانی ئەویان دەکرد کەوا پارتی دیموکراتی کوردستان ناوەکان ڕادەستکە و هەروەها ئێمە پێمانوتن بە تایبەتی من خۆم چوومە خزمەتی کاک فازیل بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان، پێم ڕاگەیاند کاک فازیل وەکو ئەوەی کەوا ئەم پارێزگایە لەبەر ئەوەی کەوا سەرۆکی هەرێم لە ئێوە بوو، هەروە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئێوە بوو، ئەم سەرۆرێ بۆ ئێوە دەستکەوت. بۆ ئێستا لەبەر خاتی تاکە کورسیەک تاکە نوێنەرێک ئەم پارێزگایە دوا دەخەن، یعنی ئێوە ئەوەکو بڵێ ئەو کارە بۆ خۆتان بۆ مێژوو تۆمار بکەن، بۆ ئەبنە هۆکارێک کەوا بیانوو دەدەن بەدەست یەکێتی نیشتمانیەوە کەوا
ئەنجومەنەکە ئەویش لە لای خۆیەوە ڕابگرێت. وتی اینجا خۆی ئێمە ڕێگر نین لە بەردەم ئەنجومەنەکە بە ئەوان ئیش خۆیان بکەن. جام پرسیاری ئەومان لێ کرد کەوا بۆ لە وەزارەتی ناوخۆ ئەوەندە ڕاگیرە دواتر کە لە وەزارەتی ناوخۆ نێردرا بۆ ئەنجومەنی وەزیران لەوێش تا ئێستاکە کاری پێ نەکراوە بەو بڕیارە و نازانین گرفتەکە لە پێناو چیدایە. ئایا چاوەڕوانی ئەوە دەکەن پارتی دیموکراتی کوردستانیش ناوی کاندیدەکانی ڕادەست بکە یان هۆکارێکی سیاسی و بۆ ڕێگنەکەوتنی لایەنەکان دەگەڕێتەوە. زۆر باشە بەڕێستان ئایندەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە چۆن دەبینن هەر بەم شێوەی کە ئێستا هەڵپەسێراوەیە ماوەتەوە بەبێت چارەسەر بە چارەسەر نەکراوی ئاوا دەمێنێتەوە یان ینی بەلایەکدا دەکەوێت ئایندەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگا کە خۆی لەو 22 ئەنداما دەبینێتەوە مودەی 4-5 مانگە چەند کۆبوونەوەیەکمان کردووە لەناو خۆماندا زۆر هەوڵمان داوە و چەند ڕوومان لە چەندەهان کەسایەتی کردووە و لەو لیژنەیە کە تایبەت کراوە بە کاراکردنی پارێزگای هەڵەبجە ئەنجومەنەکەی کە 3 وەزیر کە خەڵکی هەڵەبجەن لە وەزیرەکان یەکێتی نیشتیمانی گرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی هەروەها سەرۆکەکەی کە کاک قوبات تاڵەبانیە ئێمە دەنگی خۆمان گەیاندووەتە لای ئەوان بۆچی ئەم ئەنجومەنە کارا ناکەن. ئەوانش لە وەڵام داوتیان سەرقاڵیمان بە تایبەتی کاک قوبات وەڵامی ئەمە بووە کە سەرقاڵیمان بەو کێشە و گرفتانی کە ئێستاکە لە هەرێمە هەیە بەهۆی قەیرانی داراییەوە ئەگەرنا ئێمە لە خەیاڵماندایە. بەڵێ ئێستاکە دەبینین هەروەها کاک عەبدوڵڵا پارێزگاری پێشووی پارێزگای هەڵەبجە زۆر هەوڵی داوە زۆر سواسی دەکەین ئەو لە 9 مانگە ڕۆژی دووشەمە لەگەڵ لیژنە فەرعیەکە باسییان لە کاراکردنی ئەنجومەنەکە کردووە قسە باسییان کردووە و قسەی لەگەڵ کاک قوبادا کردووە هۆکاری ئەوە چییە کە جەنابتان کارای ناکەن واژۆ لەسەر ئەم ئەنجومەنە ناکەن. ئەویش لە وەڵام داوتی سەرقاڵیمان بۆ بەم قەیرانە دارایانەوە وتی ئەی بۆ چەند وەختە داوا ئەکەن کە جەنابەت ببینن لەگەڵان کۆبیتەوە وتی من پێم باشە بڕیارەکان بۆ دەرکەین پاش ئەوە کۆبینەوە. ئێستا ئومێدێک هەیە ئینشاءالله کەوا لەم نزیکانە ئێمە چاوەڕوانین کە بڕیاری ئەنجومەنەکە دەربکرێت. بەڕێز تۆفیق مستەفا کاندید بۆ سکرتێری ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە سوپاس بۆ بەڕێستان کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوون. بەردەوامین دژی کەمی کارەبای نیشتیمانی و دانەمەسراندنیان لە کارگەکانی سنوورەکە دانیشتوانی کۆمەڵگەی بەردەقارەمان گربوونەوەیەکیان ئەنجامدا. لای خۆیەوە ئەنجومەنی ڕێکخراوەکانی بازیان ڕایگەیان ئەگەر وەڵامی داواکاری هەوڵاتیان نەدرێتەوە کاردانەوەی توندی دەبێت. بەڕێوەبەری ناحەی بازیانیش دەڵێ پێشنیازی ئەوەیان کردووە هەر کاتێک گوێزگەکانی کارەبا لۆدیان لەسەر بوو کارەبایی کارگەکان بکوژێنرێتەوە. دژی نەبوونی کارەبای نیشتیمانی و دانەمەزراندنیان لە کارگەکانی سنوورەکە بەشێک لە دانیشتوانی کۆمەڵگەی بەردەقارەمان لە ناحیەی بازیانی سەر بە پارێزگای سلێمانی لە بەردەم وێزگەی کارەبای کۆمەلگاکە گردبوونەوەیشی ناڕەزایان ئەنجامدا و داواکار بوون بڕی کارەبای نیشتیمانیان بۆ زیاد بکرێت و لە کارگەکانی سنوورەکەدا دابمەزرێن. محاتەیەکی تەحویل لەم سنوورە هەیە. طبعا ئەم محاتەیە تەحویلە بە 4 دەورە 127 معامل لە سنوورەکەمانەیە. طبعا ئەم